بەڵێ ئازیزانمان گۆڕانکاریە کەشوهەوایەکان لە سەرانسەری جیهاندا گرنگێکی زۆری پێدەدرێتەوە ساڵانە چەندین کۆنفرانس چەندین کۆبوونەوە چەندین پانەڵ لەسەر ئەم بابەتە بەڕێوە دەچێت و کۆمەڵێک ڕێمایی دەخرێتە ڕوو بۆ ئەوەی ڕێ بە گۆڕانکاریە لە ناکاوەکان بگیرێت و چەندین چالاکیش بەڕێوە ئەشێت بۆ ئەوەی کە ڕێ بگرن لە گەرمبوونی زەوی و چەندین گۆڕانکاری دیکەکە لە کەشوهەوا و لە بەرگەهەوای زەویدا ڕوویدا. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین بەتایبەت لە هەرێمی کوردستان بزانین گۆڕانکاریەکان لەم وەرزەدا چۆن بووە و ئایا هەندێک کەس باز لەوە دەکەن کە سەرما زوو هاتووە یاخود هەندێک ناوچە لە چاو ساڵانی پێشتر زوو بەفری لێبارەوە. کاک دانیار من سەیری ڕاپۆرتێکم کرد مام حاجی گوتی کە هیچ ساڵێک لە ساڵی 1970ەوە تاوەکو ئێستا ئەو نەخێرا بەفر نەباریوە لە مانگی دەیە دواکەوتوە بەفربارینەکە بەڵام بەکو باز دەکرێت کە لە ئێستادا لە ناوچە شاخاوەکاندا یاخود ئەو گوند و ناوچانەی کە نزیک ناوچە شاخاوەکانن زووتر بەفریان لێبارەوە و باز لە گۆڕانکاریەکان دەکەین و باز لە پێشبینیەکان دەکەین بۆ ئەم وەرزە و هەروە بۆ بەرامبارین و بەفربارین بزانین پێشبینیەکان چۆن دەبێت گفتوگۆ زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە کە میوانێکمان دەبێت لە ستودیۆکانمان لە ڕانیەوە بەڕێز شاڵاو هیدایەت کە شارەزای کەشوهەوایە لەگەڵمانە سڵاو لەبێ کاک شاڵاو ئەم کاتت باش. زۆر سوپاس سڵاو لەوەی بەڕێز دووشوە هەموو بینەران. کاک شاڵاو بالەوە دەست پێ بکەم بزانین ئایا گۆڕانکاریە کەشوهەوایەکان چی لە خۆ دەگرێت؟ بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڵێ گۆڕانی کەشوهەوا هەر ناوچەکانی ئێمە و هەروەها هەرێم و عێراقی نەگرتوێتەوە بەڵکو لە زۆرینەی ناوچەکانی جیهان ئەم دیاردەیە بوونی هەیە و لە سەدەکانی ڕابردوو لە شەستەکانی سەدەی ڕابردووەوە بە نزیکەی پلەکانی گەرمە یەک لەو نێو لە زۆربەی ناوچەکان و لە زۆربەی وڵاتانی جیهان بەرز بۆتەوە. ڕەنگە لە هەندێک ناوچە وڵاتان شتێک زیاتر بێ و لە هەندێک ناوچە وڵاتانیش کەمتر بێ. شک و گومان ئەم گۆڕانکاریانەی گۆڕانی کەشوهەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرمە بۆتە هۆی هەنگاو بە هەنگاوی گۆڕانی کەشوهەوا و تا دێت ئەم گۆڕانکاریانە زیاد دەکەن. کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی ئێمە دەرکەوتووە کە چەندین ساڵە شێوازی بارانەکان بە خوڕن و هەروەها لافاو بە نسبەت ساڵانی کۆنەوە زیادی کردووە. هەروەها کەمبوونەوەی شەپۆلەکانی سەرما و بەفر بەگشتی ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی سەرما و سۆڵە و بەفربارین بە تایبەتی ناوچە شاخاوی و بەشێکی سەنتەری ناحیە و گوندەکانی گرتەوە. ئەم شەپۆلی سەرما و بەفربارینە بۆ ئەم کاتەی ساڵ بۆ ناومانگیدا شتێکی ناوەمۆی دەگمەنیە. بە درێژایی تاتایەکانی ڕابردوو سەرما و بەفری لەم شێوەیە لەو کاتە زۆی ساڵدابوونی نەبووە. ئەمیش دەرئەنجامی گۆڕانی کەشوهەوایە. یەکێک لە کاریگەری خراپەکانی گۆڕانی کەشوهەوا دەکات کە سەرما و بەفر و شەپۆلی گەرما یان بوونی بارانی زۆر و چەندین دیاردەی تر لە کاتی ناوەخت بوونی هەبێ وەک ئەو سەرما و بەفرەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تا شەپۆلی بەفرباری ناوچە شاخایە سنووریەکان و بەشێکی گوندی دێهات و ناحیەکانی گرتەوە و ئەو سەرمای بەگشتی ناوچەکانی گرتەوە. بەڵێ کاک شاڵاو بۆچی ینی ئەو گۆڕانکاریانە هۆکاری ئەو گۆڕانکاریە کەشوهەوایانە چین لە جیهاندا لە هەندێک وڵات بارانێکی بەخۆر دەبارێت دەگاتە ئاستی لافا و گیانە دەزانێکی ئەجگار زۆر لەو ناوچانەدا ڕوودەدات یاخود پێشوەختەبوونی هاتنی سەرما و بەفربارین یاخود گەرمایەکی ئێجگار بەتین لە وەرزی هاویندا. ئەمە چی وای کردووە ینی بە بەراورد بە سەدەکانی پێشووتر ئەم گۆڕانکاریە کەشوهەوایانە لە جیهاندا ڕوو بدەن؟ بەڵێ بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەنگاو بە هەنگاو بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆتە هۆی گۆڕانی بۆتە هۆی هۆکار بۆ گۆڕانی کەشوهەوا زیاتربوونی گۆڕانی کەشوهەوا. بێگومان جەمسەری باکوور و باشوور کە چەند ساڵێکە بە خێرایی دەتوێنەوە کە ئەمەش هۆکارە بۆ بەرزبوونەوەی هەنگاو بە هەنگاوی پلەکانی گەرما. بێگومان زیادبوونی چالاکە مرۆیەکان و زۆربوونی کارگە و ئۆتۆمبیل و هەروەها زۆربوونی ڕێگاوبانی قیر و زیادبوونی بینای کۆنکرێت و هەروەها جادەی کۆنکرێت و کەمبوونەوەی ڕووبەری گوڵ و هەروەها ڕێژەی سەوزایی وەک پێویست نییە کە ئەمە دەبوو زووتر لەلایەن وڵاتانی زلهێز و پیشتازی هەروەها ناوچەکانی خۆشمان
بەرنامە و پلانی بۆ دانرابە و ڕێژەی سەوزایی بەگشتی بگەیشت ئاستێکی ستاندار بۆ هێورکردنەوەیان لانی کەمکردنەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە ئەو هۆکارانەی کە باسمانکردن هەمویان بوونەتە هۆکاری گۆڕانی کەشوهەوا کەمەش چەندین دیاردەی بەدوادا هاتوو ئەوەیە زۆربوونی زریانەکان و هەروە تونتربوونی ڕەشەباکان و زۆربوونی بارانە بەخوڕەکان و هەروە زۆربوونی لافاوە بەخوڕەکان هەروە بوونی چەندین ڕوودانی دیاردەی سەرما و بەفر و هەروە شەپۆلی گەرما لە کاتی ناوەخت و یان درێژ کێشانی شەپۆلەکانی گەرما بەڵێ ئەمانە هەموو دەرەنجامی گۆڕانی کەشوهەوانە. زۆر باشە کاک شاڵاو لە ئێستادا گۆڕانکاریەکانی هەرێمی کوردستان لەم وەرزەدا چۆن دەبینیت؟ بەڵێ ئەو گۆڕانکاریانەی ئەو ماوەی ڕابردووە ئاماژەمان پێدا بۆ ئەم کاتەی ساڵ شتێکی دەگمەنی و نامۆیە بەڕاستی بەپێی ئەو داتا بەپێی ئەو شیکاری و لێکدانەوانە و ئەو داداچوونانەی من کردومە بە درێژایی داتاکانی ساڵانی ڕابردوو سەرما و هەروە بەفری لەم شێوە وازوو لەو کاتەی ساڵدا ناوچە شاخە سووریەکانی بەتایبەتی نەگرتوێتەوە کە بەفردا بەزێ سەنتەری ئاجیمۆران و بەشێکی گوندەکانی دەوروبەر و هەندێک گوندی تر. زۆر باش ئەمە هۆکارەکەی چیەکەوە بڵین سەرما و بەفر پێشکەوتووە لە چاو ساڵانی دیکە؟ بەڵێ ئەوە هۆکاری گۆڕانی کەشوهەوایە ئەمە هیچ پەیوەندی بە ساڵی داهاتەوە نییە کە بڵین ئەم ساڵ کە دێتەوە سارتر دەبێ یان بەفر دەگەڕێتەوە بە ساڵە قەدیمەکان و کۆنەکان بەڵێ ئەمە هیچ پەیوەندی بە دۆخی تاوی وەرزی دابارین داهاتەوە نییە ئەمە پەیوەندی بە گۆڕانی کەشوهە یەکێک لە هۆکارەکانی گۆڕانی کەشوهە وا دەکات کە وەک ئاماژەمان پێدا کە سەرما و بەفر و هەروە چەندین حاڵەتی کە لە کاتی ناوەختدا بوونیان هەبێت و ڕوو بدەن بە شێوەی دەگمەن و نامۆ. زۆر باشە کاک شاڵاو هەرێمی کوردستان دەکەوێتە چه ئاستێکی کەمەرەیی و کاریگەری چ دەریایەکی لەسرە بۆ کەشوهەوا؟ بەڵێ ئێمە زیاتر کاریگەری شەپۆلەکانی دەریای ناوەڕاستمان لەسرە دەریای سپی ناوەڕاست ئەو باران و بەفرەی لە وەرزی داباریندا دەبارە ناوچەکانمان 170 بۆ سەرەوە دەریای ناوەڕاست بە تەنیا دەیڕەستێنێ هەرچی دەریاکانی تر وەک دەریای سوور و دەریای ڕەش و دەریای خەزەر و هەروە کەندای عەرەبی بە هەر چواریان نزیکەی بە ڕێژەی 130 دابارین بۆ ناوچەکانمان دەڕەخسێنن هەروە ئێمە کۆمەڵێک زەریای تریشمان هەیە کە کاریگەریان هەیە کاریگەری گەوران هەیە لەسەر ناوچەکانمان لەو زەریانەش بریتین لە زەریای هێمن و زەریای ئەتڵەسی و زەریای هیند و زەریای جەمسەری باکوور لە ئێستادا دیاردەیەکی ئاوهایی کە پێی دەگوترێت دیاردەی ئاوهایی لانینا لە ناو خۆرهەڵات و ناوەڕاستی زەریای هێمندا هەیە کە ئەم دیاردەیە زۆرینەی ساڵەکان بۆتە هۆی کەمبوونەوەی بڕی بارانبارین بەڵکو بەڵێ تا ئێستا ئەم دیاردەیە کاریگەری نەرێنی لەسەر ناوچەکانمان دروست کردووە بە کەمبوونەوەی بڕی بارانبارین و ماوەیەکی زۆرە وشکی و سەقامگیری کەش ناوچەکانی لەسەر ناوچەکان باڵادەستە و ناوچەکانی گرتوتەوە کەمیش دەرئەنجامی ئەم دیاردەی ئاوهایی لانینا ئێمە پێشبین دەکەین کاریگەری ئەم دیاردەیە بە شێوەی لاواز و کوورخان تا ناو وەرزستان درێژەیە بێ بەڵام دواتر دیار دەکا دێتەوە حاڵەتی نیوترال و دۆخەکە ئاسایی دەبێتەوە. باڵێ کاک شاڵاو دیاردەی بە هەڵەمبوون بەرزبوونەوەی پلەکانی گەرما و دیاردەی بە هەڵەمبوون تا چەند ینی باز لەو دەکرێت یەکێک لەوە کارەکانی بارانی بەخۆر کە ئەم ساڵیش پێشبینی دەکرێت لە هەندێک ناوچەی جیهان ڕووبدات و لافاو دروست بێتەوە پێشوەختە پێشوەرزی بارانبارین و زستان بەرزبوونەوەکانی پلەکانی گەرما و دیاردەی باڵەمبوون و کۆبوونەوەی هەڵم لە بەرگەهەوادا دواتر دەبێتەوەی بارانبارین زۆر ئەمە تا چەند هۆکارێکە بۆ زۆربوونی بارانبارینی بەخۆر لە زۆربەی ناوچەکان لە جیهاندا. بەڵێ ئەمیش دەرئەنجامی بەرزبوونەوەی هەنگاو بە هەنگاوی پلەکانی گەرما لە هەسارەکەمان بێگومان بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەبێتە هۆی زۆرتربوونی بوون بە هەڵم بەڵام بۆ قەزیەی سەرما و بەفر بەگشتی ئێمە سەرما و بەفرمان لە چاو ساڵانی قەدیم نەوەتەکان و هەشتاکان و هەفتاکان و بۆ پێشتر کەم بووتەوە بەڵام بۆ بارانبارین بە تایبەتی ئێمە پێشبینی دەکەین بۆ ئەم ساڵی کە دێتەوە بووە بۆ ساڵانی دواتریش شێوازی بارانبارینەکان زیاتر بگۆڕن بۆ بارانی بەخوڕ و هەروەها ئەگەری کەمبوونەوەی بری باران نییە لە ناوچەکانمان هەمان بامان سیستەمی پێشتر و بەڵام ئەگەری هەیە زیاتریش کەم باران بۆی زۆربوونی بوون بە هەڵم لە هەوادا
کە ئەمیش دەرنجانی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایەوە شێوازی بارانەکان زیاتر دەگۆڕێن بە بارانی بەخوڕ کە ئەمەش مەترسیەکانی لاپاو نەک بۆ ئەم ساڵی کە دێتەوە بۆ ساڵانی دواتریش زیاتر دەکات مەترسیەکانی لاپاو لە ناوچە جیاجیاکانی جیهانی زیاد دەکات و هەروە بە هەرێمی کوردستانی و عێراقیشەوە چونکە هەرێمی کوردستان و عێراق پشکی شێریان بەرکەوتووە لەم گۆڕانکارانی کەش و هەوا. هەرێمی کوردستان بەگشتی پشکی شێری ئەم گۆڕانکاری بەردەکەوێت بەگشتی واتە کە ساڵ بە ساڵ لە جیهاندا ڕوودەدات کاریگەریشی دەبێت لەسەر هەرێمی کوردستان بەگشتی؟ بەڵێ بەپێ بە دوادچوونانە ئێمە بۆمان کردووە پشکی شێر لەسەر هەرێم و عێراق و هەروەها ناوچەکانی هەرێمی کوردستان دەبێت و ئەم گۆڕانکاریانە چونکە تاوەکو دێت پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە دەکات لە هەسارەکەمان و هەروەها لە ناوخۆی خۆشمان بەهۆی زۆربوونی ئۆتۆمبیل و هەروەها بەهۆی زۆربوونی چالاکە مرۆیەکان و زۆربوونی کارگە و هەروەها مۆلیدە و زۆربوونی ڕێگاوبان و زۆربوونی بینای کۆنکرێت و کەمبوونەوەی ڕووبەری گڵ و هەروە نەبوونی هیچ بەرنامە و پلانێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ زیادبوونی ڕێژەی سەوزایی کە ئەمە ئاسانترین ڕێگایە کە بگیرێتە بەر بۆ ئەوەی لایانی کەم گۆڕانکاریەکانی کەشوها لە ناوچەکانی خۆمان کەم بکەینەوە کە نەتوانی بە تاواتیش ڕێگریان لێ بکەین کە بێگومان دروستکردنی بەنداویش ئەمەش کاریگەری باشی دەبێت لەسەر هێورکردنەوە کەمکردنەوەی گۆڕانکاریەکانی کەشوها. ئێمە ئەوەی لەسەرمان پێویستە و هاوڵاتیان بە تایبەتی پێویستە هۆشیاریان هەبێ هەموو کەسێک کە حکوومەتیش ئەم بەرنامە و پلانەی نییە هاوڵاتیان لەلایەن خۆیانەوە هەڵ کەسە و هەوڵدا ڕێژەی درەخت و سەوزایی لە پێش ماڵەکەی یان لە ناو ماڵەکەی و لەو شوێنانەی کە لێی نیشتەجێیە بە پێی توانە زیاد بکە ڕێژەی درەخت و سەوزایی و ڕێژەی سەوزایی بۆ ئاستی ستاندار لێوان ڕێژەکە نێوان 115 بۆ 30دا زۆر پێویست و زەرورە کە ئەو شوێنانی چڕیدانیشتوانیان زۆرە ڕێژەکە بەرز بێ و لە نێوان 25 بۆ 30 بێت بۆ ئەوی بتوانین لانی کەم ڕێگری یان ئەگەر ڕێگری لە گۆڕانکاریەکانی کەشوانەکەین گۆڕانکاریەکانی کەشووا کەم بکەینەوە ڕێژەی زیادبوونی درەخت و سەوزایی هەر ئەوەیە سوودی نابێ بۆ کەمکردنەوەی گۆڕانکاریەکانی کەشکووە بەڵکو دەبێتەوە هۆی دابەزین پلەکانی گەرما بە تایبەتیگە بگاتە ئاستاندا بە ڕێژەی 3 بۆ 5 پلەی سیلیزی و هەروەها زیادبوونی ڕێژەی بڕی بارانی ساڵانە بە ڕێژەی 150 میلیم بۆ تا 250 میلیم. بەڵێ باشە کاک شاڵاو ئەو هەروە کەمکردنەوەی خۆڵبارین و کەمکردنەوەی خۆڵبارین و ڕوا کۆنتترۆلی تەبتۆزی ناوخۆیش دەکات بێگومان زیادبوونی ڕێژەی درەخت سەوزایی کە بگاتە ئاستی ستاندار. زۆر باشە کاک شاڵاو ئەو بەفرەی کە ئێستا داباریوە لە هەندێک لە ناوچە شاخەوەکان و ئەو شوێنانەی کە نزیک لە ناوچە شاخەوەکان هیچ کاریگەرێکی خراپ دروست ئەکات لەسەر ئەو ناوچانە یان هۆکارێک ئەبێت بۆ ئەوەی کە لە ساڵانی داهاتوودا بەفر زووتر ببارێ لەم کاتەی ئێستا؟ بەڵێ بێگومان ئەو سەرما زۆرە و ئەو بەفرە ناوەختە و بۆ کاتە زووە زیانیشی زۆری لە بەروبوومی جوتیاران داوە بە تایبەتی لە ناوچەی باڵەکایەتی بەڵێ بە ساڵانی دواتریش ئێمە پێشبینیمان وایە کە کۆمەڵێک دیاردا ڕوودا کە لە خەیاڵی کەسدا نەبوو بێ نەک بۆ ئەم ساڵی داهاتوو بەڵام بۆ ساڵانی دواتریش ئیحتیمالی هەیە کە کۆمەڵێک حاڵەتی وا ڕووبدا لە کاتی ناوەخدا کە پێشتر بۆی هەیە ڕووی نەدا یان بە شێوەی زۆر کەم و دەگمە نەبیندرا و حاڵەتەکان خۆی لە چیا ئەبینێتەوە کە ئێوە پێشبینیتان کردبێت؟ بەڵێ بوونی سەرمای ناوەخت وەک ئەم سەرمای ئەم چەند ڕۆژەی ڕابردوو و بوونی بارانێکی زۆر یان لافاوی زۆر لە کاتێکی ناوەخت داوانی کاتەکەی هەو نییە و بەڵام بارانێکی زۆر لەو کاتەدا ڕوودەدا بۆ نمونە وەک ئەو بارانە زۆرەی کە لە مانگی پێنجی بەهاری ڕابردوودا ڕوویدا کە لە هەموو ناوچەکان بارانێکی زۆر باری و لە لافاوێکی زۆر و لە چەندین ناوچەی گرتەوە کە ئەمەش بۆ ئەو کاتەی ساڵ شتێکی دەگمەری و نابمەوە بوو کە پێ ئەو داتانەی ئێمە بە دواداچوونمان بۆ کردبوو نزیکەی 50 ساڵ بگرە زیاتریش حاڵەتی ئاوە شەپۆلی ئاوا و بارانی ئاوا زۆر لەو کاتی ساڵدابوونی نەبوو. باشە کاک شاڵاو ئێمە پێشبینی دەکەین لە داهاتوو ئێمە لە پێشبینی دەکەین لە داهاتوو نەک بۆ ئەمسا بۆ ساڵانی دواتریش بارانی زۆر و لافاوی زۆر لە کاتی ناوەختدا بوونی هەبێ واتە بۆ نمونە مانگی 5 کە مانگی باران بڕان ناسراوە
ئێم بۆ پێشبینیمان وایە کە لە ماوەیەکی ئاوادا بۆیە سەرمایەکی زۆر بێ یان شەپۆلێکی گەرمای زۆر بێ یان بارانی زۆر دووبارە بێتەوە ئەوەی بەهاری ڕابردوویان زیاتریش یان سەرما درەنگ بێ بە تایبەتی لە وەرزی بەهاردا کە درەخت و شتیوا چرۆ دەکا بۆیە لەو کاتانیان دواتریش شەپۆلی سەرمای توم بێ کە ئەوش بێگومان زیانی لەسەر بەروبوومی جوتیاران دەبێت و زیانیان پێدا بەڵێ. باشە پێشبینی ئێوە چییە بۆ هەندێک ناوچە هەرێمی کوردستان کە ساڵانی پێشووتر بارانی زۆر کەمتیا باریوە یان هەندێک ناوچە هەبووە کە بارانی تیانە باریوە ئەم ساڵ ئەگەری ئەوە هەیە کە باران لەو شوێنانە ببارێت؟ بەڵێ ئەم ساڵ بەڵێ ئێستا دیاردەی ئاوای لانی نامان هەیە لە ناو خۆرهەڵات و ناوەڕاستی زەریای هێمنپار دیاردەی ئێلینە بۆ حەکسەکەی و پێچەوانەکەی بوو ئەم پێشبینیەکەین کاریگەری ئەم دیاردەیە تاوەکو ناوەرزستان بە شێوەی لاواز و کوورخایان درێژەیە بێت و بەردەوام بێت. ئێمە پێشبینی ئەوە دەکەین بڕی بارانبارین بە گشتی لە ناوچەکانمان وەک پار ساڵ نەبێت چونکە پار ساڵ دیاردەی ئێڵینەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە پێشبینی دەکەین کە وشکە ساڵی ڕوو نەداتەوە لە وەرزی دابارین 2022 بۆ 23 باشتر بێ وە سەبارەت بە سەرما و سۆڵە و بەفربارین لانی کەم ئەگەری هەیە ئەو ساڵ سەرما و بەفر لە پار ساڵ زیاتر بێ ئەیش بۆ هۆی ڕوودانی دیاردەی لانینا هەمیشە و بەگشتی ساڵانی دیاردەی لانینا ساردتر بووە لە ساڵی دیاردەی ئێڵینۆ کە پار ساڵ ئێڵینۆ بوو هەروەها ئەگەری بەفریش لە ساڵانی لانینا زیاتر بووە لە ساڵانی ئێڵینۆ. کاک شاڵاو بەگشتی ئەو بەگوێرە و بەدواچوونی بەڕێستان ئەنجامدان داوە ینی پێشبینی چیەکرێ بۆ ئەم ساڵ بەگشتی ینی تا کۆتایی وەرزی بارانبارین و هاتنی زستان و چوونە نێو بەهار و ئەمانە هیچ نزیکە پێشبینیەکە یاخود جارە مایەتی پێشبینی بکرێت بۆ گۆڕانی کەشوها بۆ عێراق و هەرێمی کوردستان. بەڵێ بەپێی ئەودا بە دواداچوونانە ئێمە بۆمان کردووە لە شەستەکانی سەدەی ڕابردووە پلەکانی گەرما هەنگاو بە هەنگام بەرز بووەوە تا ئێستا پلەکانی گەرما بە 1 پلە و نیو لە جیهان بەرز بۆتەوە لە هەندێ وڵات و ناوچە ڕەنگە ڕێژەکە زیاتر بێت و لە هەندێ ناوچە وڵات ئەگەری هەیە شتێک کەمتر بێ بێشکو گومان گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا دێ زیاد دەکا ئەویش بەهۆی زیاد بەرزبوونەوەی پلەکانی گەرمان ناو هەسارەکەمان و هەروە وەک ئاماژەمان پێدا کە هەرێمی کوردستان و عێراقیش پشکی شێریان بەرکەوتۆ لەم گۆڕانکاریانە بۆیە پێویستە لە داهاتوودا بەرنام و پلانی تۆکمە هەبێت بۆ بەراگاربوونەوە ئەو گۆڕانکاریانە. بەڵێ ئەم گۆڕانکارە کەشوهۆیانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر بەروبوومی کشت و کاڵیەوە خۆت ئاماژت پێکرد بە تایبەتی ئەم سەرمایە کە هەبوو کاریگەری خراپیە بوو لەسەر بەرهەمی کشت و کاڵی بە تایبەتی تەماتە کە بینیمان لە ناوچەی پێنجەمە داخەوە بۆ ڕێژە زۆرە جوتیاران زەرمەند بوون بەڵام بەگشتی تا چەند گرنگە لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی کشت و کاڵ حکوومەت ئامادەکاری باش بکات بۆ گۆڕانکاری کەشوهەوا بۆی کە جوتیاران زەرمەند نەبن لەوەی کە کشت و کاڵێک ئەنجام دەدەن یاخود ئەو پێشبینیانە بە گرنگ سێر بکەن بۆی کە جوتیاران ئاگاداری پێشبینیەکانیان بن پێشبینیە کەشوهەوایەکان حتمە. بەڵێ ئەم دیاردانە دیاردەیەکی سروشتین و ڕێگریکردنی سەداسەد لیان ناکرێ چونکە ئەمە نەک هەرێمی کوردستان هەموو جیهانی گرێتەوە ئەم گۆڕانکاریانە ئێمە ئەوەی لەسەرمانە و وەزارەتی کشت و کاڵ کە هانی خەڵک بدات و هەروەها داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات کە ڕێژەی درەخت و سەوزایی لە سەتاسەری ناوچەکان زیاد بکرێت و بگەێنێتە ئاستێکی ستاندار لانی کەم ئەمە دەتوانێت گۆڕانکاریەکانی کەشوها کەم کاتەوە هەروەها لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە لەسەری کە هەستێ بە دروستکردنی چەندین بەندای بچووک و مامناوەند بۆ ئەوەی ڕێژەی دابارین لە ناوچەکانمان زیاد بکات و هەروە ئاوهای پێخۆش دەبێت هۆی دابەزینی پلەکانی گەرما و تا ڕادەیەک هێورکردنەوەی ئەویش گۆڕانکاریەکانی کەشوهەوا. زۆر باشە کاک شاڵاو لە کۆتاییدا ڕێنمایی ئێوە چییە بۆ هاوڵاتیان بۆ سەرما و سۆڵی ئەم ساڵ بەتایبەت هاوڵاتیانی ناوچە شاخاوەکان و گوند و ناوچەکانی دەوروبەری شار و ناوچە شاخاوەکان؟ بەڵێ وەڵای جا ڕێنمایەکانمان ئەوەیە کە خەڵک زیاتر گرنگی بە درەخت و سەوزاییدا یان چێنێ بۆ
بۆ کەمکردنەوە هێورکردنەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و هەروەها ئەوەی لە داهاتوودا هەیە ئەگەری هەیە لافاو هەبن بەڵام ئیشەڵا پشت بەخوای گەورە بۆ شۆی جێ مەترسی نام بەڵام ئێمە بۆ ساڵانی دواتر دەڵێن کە ئەگەری هەیە بە تایبەتی لە ساڵانی دیاردەی ئاوهای ئێلینۆ ڕوودەداتەوە ئەگەری هەیە لافاوەکان زیاتر بن بارانەکان زیاتر بە خوڕ بن کە ئەو ساڵانە کاریگەری و مەترسی زیاتر دروست دەکات و هەروەها سەبارەت بە کەشوهەوای ڕۆژانی داهاتوو ئێمە پێشبینی دەکەین ئەم سیستەمە وشکەی کە ئێستا ناوچەکانی گرتوتەوە لە چەند ڕۆژی داهاتووشدا تاوە کۆتایی مانگ و سەرەتاکانی مانگ درێژەیە بێت و بەردەوامی هەبێت هەروە لە ڕۆژانی داهاتوودا پلەکانی گەرما بە ڕێژەی 1 لە دادوو بڵێ سیلیزی ڕوو لە بەرزبوونەوە دەکات لە سەرتاسەری ناوچەکان و هەروەها کەشی سار تا کۆتاییەکانی مانگ و بۆ لەوە درێژەی دەبێت بە تایبەتی لە کاتەکانی شەوانەدا هەست بە سەرما دەکرێت ئێمە پێشبینی دەکەین لە کۆتاییەکانی مانگ و سەرەتایەکانی مانگی 11 و هەفتەی مەودا یەکەمی مانگی 11 پێشبینی دەکەین هەرێمی کوردستان و ناوچەکانی عێراق بەگشتی بکەونە ژێر کاریگەری سیستەمێکی تەڕ و باراناییەوە ئەم سیستەمە لە ئەنجامی چوونەوەی سیستەمێکی بەرزەپەستان بۆ سەر ناوچەکانی خۆرئاوای ئەوروپا و بەشێکی ناوچەکانی ئەوروپایە کە ئەمەش ڕێبوە هاتنی سیستەمێکی تەڕ و بارانایی دەکات بۆ ناوچەکانمان ئەم سیستەمە لە ئەنجامی دوو شەپۆلەوە دەبێت شەپۆلی دەریای سوور و دەریای ناوەڕاست و هەروەها تۆپەڵەوایەکی شێداری مەداری کەمەرەیی کارتێکەر دەبێت لەسەر شەپۆلەکە و هەروەها بە هاوکاری حوزی سا لە چینە بەرزەکانی هەوادا شەپۆلێکی سەرتاسەری بارانبارین بە تایبەتی لە کۆتایی وە سەرەتایەکانی مانگی 11 و نێوان هەفتەی سەرتاسەری ناوچەکان دەگرێتەوە ئەگەری هەیە بڕێکی زۆر باش باران لە ناوچەکانمان ببارێ. زۆر باشە زۆر سپاس بۆ زانینەکانت زۆر سپاس بۆ شەڵا هیدایەت شارەزای کەشەوە کە لەگەڵمانە بوو لەم تۆرەدا سپاس دەکەین.